بەڵگەنامەیەکی ویکلیکس کە لە تیمی هەرێمی بنیاتنانەوە RRT لە ئەربیل وەریگرتووە مەسرور بارزانی خاوەنداری پشتی گەورەی کۆمپانیای ستێر گروپە. ئەم ستێر گروپە پێگاتووە لە 12 کۆمپانیا و بانقێک و 10 کۆمپانیای هاوبەش و شەریکیان کە یەکێک لەو کۆمپانیایانەی شەریکی ستێر گروپە بریتیە لە کۆمپانیای کار. بانکەکەش سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرە بە ناوی ئارتی بانک کە ئێستا پارەی نەوت لەو بانکە ئاڵوگۆڕی پێدەکرێت لە دۆلارەوە بۆ دینار. سەرۆکی ئەنجومەنی کارگێڕی ستێر گروپ کادرێکی پارتی دیموکراتی کوردستانە بە ناوی سەروەر پێداوی و سەرۆکی ئەنجومەنی کارگێڕی ئارتی بانکیش کادرێکی پارتیە بە ناوی هومێلە گەردی. هەموانیش باشە زانین داواکاری گشتی لە هەرێمی کوردستان دامەزراوەیەکی سربەخۆ نییە، بەڵکو فەرمانگەیەکە لە وەزارەتی داد و سەربەدەسەڵاتی جێبەجێکردنە. سەرڕایبوونی کەسانی بەتوانا و داکۆکی کار لە مافی گشتی، بەڵام لە پرسە گرنگەکانی پەیوەست بە سامانی گشتی و جوڵاندنی سکاڵا بەرامبەر گەنتەڵکاران کەمترین ڕۆڵی بۆ هێڵراوەتەوە و حیزب دەستی بەسەر هەموو جونگەکانی حکومڕانی داگرتووە. ئەمە بەڵگەکانە پێم خۆشە بیبینن. ئەمە بەڵگەی ویکلیکسە، قسەی من نییە. ئەوە تەواوی بەڵگەنامەکانە. و ئەمە پوختەیەکی ئەو راپۆرتەی تیمی هەرێمی بنیاتنان RRTە کە بۆ خۆیان هاتوونەتە شاری هەولێر. ئەم راپۆرتە و دۆکۆمنتەیان کردووە کە لە هەرێمی کوردستان بزنس چۆنە، حکومڕانی چۆنە و گەندەڵی چۆنە. باز لەوە دەکایەکێک لە مەترسیەکانی بەردەم گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەم گروپە کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. ئەوە تەفاسیلی راپۆرتەکەی ویکلیکسە. ستێر گروپ چییە و چی دەکات؟ ستێر گروپ کۆمپانیایەکە ساڵی 2002 دامەزراوە، لە گروپێک کۆمپانیا پێگاتووە کە 12 کۆمپانیایە، بانقێک سەر بەو کۆمپانیایە لەگەڵ 10 شەریک و هاوبەشی هەیە لە بواری نەوت و بازرگانی و گەشتیاری و بیناسازی و تەلارسازی و ئەندازیاری ژینگەیی و ڕاوێژکاری و دڵنیایی و لۆجستی و پاراستنی دام و دەستگاکان و هەڵگرتنی مین و هێزی کار و کارەبا و تەکنەلۆجیای زانیاری و توێژینەوە و خانوبەرە و پرۆژەکانی نیشتەجێبوون کارەکات. ئەمەتە. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە، وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تەحقیق بکە، ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە.